بەخێراتنی هەموو لایەکەکەین بەداخەوە دیسان کۆبینەوە لە خۆپیشاندانێکی تر بۆ باسکردنی ڕووداوێکی تر کە بەسەر وڵاتمان هاتووە. پێمان خۆشە ئێمە کۆبینەوە سەرکەوتن، بەڵام هەموو جارێک کۆبینەوە بۆ باسکردنی ڕووداوێکی ناخۆشی وڵاتەکەمان. بەداخەوە ماوەی چەندین ساڵە دەوڵەتی تورکیا زیاتر لە 100 بارەگای لەشکرکێشی و ئیستیخباراتی هەیە لە ناو کوردستان و بەتایبەت لە ناوچەی بادینان. هەروەها ڕۆژانە فڕۆکەکانی تورکیا هەموو ناوچەکان دەکەنە ئامانج و بۆردمان دەکەن. لەبەرەوە هێرشانە زیانێکی زۆر بەر خەڵکی کوردستان کەوتووە لە ڕووی ئابووری و کشتوکاڵی و گەشتیاریەوە و ڕۆژانە خەڵکی مەدەنی دەکرێتە ئامانج. وەکو هەمووان ئاگادارین لە 26/1/2019 لە چیای شیلاتزێ سێ برا بناوەکانی تاهیر محەممەد دۆسکی، ڕەمەزان محەممەد دۆسکی، مەجید محەممەد دۆسکی کە خەڵکی شیلاتزێ بوون لە کاری ڕۆژانەدا لەلایەن فڕۆکەکانی تورکیاوەکەنە ئامانج و شەهید بوون. بەمە شتێک ڕای قوربانیەکانی دەڤەرەکە زیاتر لە 150 کەس لە خەڵکی شیلاتزێ شەهید بوون و زیاتر لە 300 کەسیش بریندار و کەمەندان بوون. بۆیە لە 26/1/2019 خەڵکی شیلاتزێ خۆپیشاندانیان کرد و چوونە ناو بارەگای سەربازگەکانی تورکیا و دەیانتان گوزرێ پۆشیان ناگرتێ بەردا. سەرنجام سوپای تورکیا ڕایان کرد لە ناوچەکە. بەداخەوە هەمان ڕۆژ گەنجێکی تر شەهید بوو. خۆپیشاندانەکە لەلایەن ئاسایشی پارتیەوە سەرکوت کرا و سەدان کەس دەستگیر کران. تا ئێستا هەندێک لەو گەنجانە لە زیندانەکانی پارتی ڕاگیراون. لێرەوە داوای ئازادکردنی زیندانەکان و ڕاگررتنی بۆردمانەکانەکەین. هەروەها ڕندانەکانی کۆماری ئیسلامی ئێران دەکەین بۆ ناوچەکانی کوردستان کە ڕۆژانە خەڵکی مەدەنی دەکرێنە ئامانج. وەک لای هەمووان ئاشکرایە هۆکاری سەرەکی بەردەوامی بۆردمانەکان بێهەڵوێستی حیزبە دەسەڵاتدارەکانی کوردستانە و هەر حیزبێک بووە بە کۆی لەو ڕێنیشاندەری وڵاتێکردنی کوردستان. هیوادارین وەک چۆن پارتی هاواری لێ هەستا بۆ هێرشەکانی سەر هەولێر بە هەمان شێوە بۆ هێرشەکانی تورکیا و ئێران بۆ هەر ناوچەیەک هەڵوێستیان هەبێت و جیاوازی لە نێوان خەڵکی کوردستان نەکرێت. لە زاخۆوە تا خانەقین و هەر چوار پارچەی کوردستان یەک خوێن و یەک جەستەین. سوپاسانەکەم. Hello everyone, I'm Mike. I'm from Scottish Solidarity with Kurdistan. We are an organisation of Scots and I'm originally from England, campaigning in solidarity with all the Kurdish struggles. Recently we organised a protest at the Scottish Parliament last Thursday to object to the invitation from the First Minister of Scotland, Humza Yousaf, to Erdogan, the president and murderer of Kurds in Turkey. We're strongly opposed to this invitation and will be campaigning for it to be rescinded. We will also be campaigning next month on the 25th anniversary of the incarceration of Öcalan, leader of the PKK, by Turkey for release from prison. And members of Parliament in the Westminster Parliament, on our behalf and on behalf of the Kurdish community, are campaigning for the British government, which is allied with Turkey in NATO, to demand the release of Öcalan. For 10 years, we've been campaigning in trade unions amongst the British working class to win support for the Kurdish struggle. And we have won a lot of support from trade unions like Unison, my own union and the biggest union in Scotland of workers, and the GMB union and many others. So we hope that we can work together. We need unity, both within the trade union and political movements in Britain, for solidarity with the Kurdish struggle and solidarity and unity across the Kurdish movement. We very much welcome all protests and send our solidarity and greetings. Scottish solidarity with Kurdistan is needed. Thank you. از نوی عونی محمد حسن عبدالله خلقی اوگنجی نوعیا شیلاتزی ما خو پیشاندان اگر 26/1/2019 جبر بردومانا ترکیا لب مخابنی و کسک شهید بو ابناو حسین و چند کسک یادنا
گردن بیکو هیچ اگرک و بیکو هیچ بلگه یک دست حکومت دوبید هاد زندان گرن به ماه 5 ساله از نوع خلق شلاته خیراتنا و همیات کم الویره این آماده بوین و سپاس بو بجداری اواد گل مکومه پروپیشان دانگیرش بو بردمانا ترکیه داگیر کرد حتی نکجی بردوامت تو بارانگرنا دوره و السر دوره نزیکی جیانا خلقی و مالت خلقی ایویدارم شلوانت پیوندیدار آگهداری وی روشه بنوی جیانه چنگی مدرسیه که مازنی السر جیانا خلقی هی و خلقی دوره شلات زیب ایک جار یه مدرسیه که مازن دا و روزانه اندکس شهید بن اندکس دینا بریندار کرن اندکس دینا زندان کرن و گلک سپاس سعيد محمود امر هاتون بجدار من خوب شاندانا بپارچه شعرك بو اوزو مزوداری که لکردستان دگذرد زار داخه گرچی به قوتو بینانی گرچی ویلی ولاتانی گرچی گنجه کی بیکاری گرچی وشمندو وشاری زار داخه بازستان مالد به نود به موچه مانگی یک لحود به با خریجی نوزان کوبی با گنجه کی رنجروبی زار داخه با پالاوگکانی ناشار بالا خانه و کوشک و تلار داهاتی سرور و مرز بو گرفانت بکن فرز زار داخه بو دا پرسی ولاتن که سروکتی کامه خائن مدالیا لبروکتی بطو چی که بندیوارا که حاکمی گندو شارا زار داخه کاتی اولاد گنجی نما کاتی دایکت مغل خما گربراکت سری هرگلت روحی لنا ایجاد آمرد زار داخه لیره یاسا بو هجاره یاسا سری رو لخواره لعاز دا صلاة و پاره منو تویکی بیا پشت منو توی بیا هزو بیا مشت هرچونی راستی و درخیم هول دین یاسا و سرخیم دینا گوستا یاسا شکیم بدنگی پر بولو جویم دلین گزارتان نولستن سبیکوتو دیلو حبسن زار داخه شێکی دری خۆپیشاندانەکەمانە پشتگیری خۆپیشاندانی مامۆستایانەکەین بەیاننامەی کوردانی تاراوگەیە بۆ پشتگیری لە مامۆستایان و فەرمانبەرانی ناڕازیە بناوی خوای بەخشندە و میرەبان خەباتکردن تەنها لە سەنگەردا نییە خیانەتیش تەنها لە چیرۆکدا نییە مامۆستایان هەمیشە سەربەرزن کاتێک مامۆستایان بە گیرفانی بەتاڵ و ئیرادەی پۆڵاینەوە ڕوبەڕووی دەسەڵاتی گەندەڵ و موچە دز دەبنەوە تەنها لە پێناو خۆیاندا نییە بەڵکو بەردەوام لە خەمی بەرژەوەندی گشتی و مافی هەموواندان ئێمە وەکو شالاکوانان و ئازادی خوازانی هەرێمی سکۆتلەندا پشتگیری بایکۆتی مامۆستایان ڕاگەێنین تا حکومەتی کاتبەڕێکەر بە بەرپرسیاری یەکەم ئەزانین دەستەی شالاکوانانی ڕێکخراوی حەوەی شوبات و ڕۆژنامە نووسان و ئازادی خوازان لە هەرێمی سکۆتلەندای شانشینی یەکگرتووی بەریتانیا سێشەمە 29/2024 زۆر سوپاس محەممەدمان لەگەڵە بۆ پێشکەشکردنی وتارێک زۆر سپاس بەناوی خوای گەورە سەرەتا زۆر خۆم بە خۆشحاڵە زانم کە ئەمڕۆ لە خۆپیشاندانێکی ئاوا بۆ یادکردنەوەی ئەو بەرخودان و ئەو سەرهەڵدانەی کە لە شیلات زێکرا پێم وایە پێویست ناکە ئێمە ناوی ئەوە بنین خۆپیشاندانەوەی کە لە شیلات زێکرا ئەوەی لە شیلات زێکرا ڕاپەڕینێکی ڕاستەقینە بوو کە هەموو کوردێک پێویستە بە شانازیەوە هەموو ساڵێک یادی ئەو ڕاپەڕینە بکاتەوە ولو ڕاپەڕینەدا ئێمە کۆمەڵێک شتمان بۆ دەرکەوت کە دەسەڵاتدارانی کوردستانی بە دنیادا ناسات یەکێک لەوانەی کە بەڕوونی دەرکەوت ئەوە بوو پارتی دیموکراتی کوردستان زۆر بەڕوونی پشتگیری لە تورکیا کرد لە بڕی ئەوەی پشتگیری لە خەڵکی ڕاپەڕیوی شیلات زێبکە کە بەرگریان لە مافەڕەواکانی خۆیانە کرد کەوەی کە هەوڵیانەدا تورکیا دەرکەن لە ناوخاچی کوردستان زۆر پێم سەیرە کە پارتێک کە خۆی بە کورددا ئەنێت و خۆی ناوەنێ کە نیشتیمان پەروەرە و بەرگری لە مافی کورد دەکات و دەسەڵاتێکی کوردیە بەڵام پشتگیری لە دژمنی کورد دەکات کە بەدەیان ساڵە کە بە سەدان ساڵە ئەتوانین بڵین کە دژی کوردستان و دژی خەڵکەکەی کە تەنانەت وتەیەکی زۆر بەناوبانجی ئەردۆغان هەیە کە ئەڵێت یەک خێوەت هەبێت لە باشووری ئەفریقیا ئەگەر کورد بێت و سربەخۆیی بوێ من لێ ناگەڕم ئەو خێوەتە هەبێت و تێچێ دەم کەواتە
من هیچ سوپرایز نیم بۆی کە تورکیا دژمنداری کوردستانەکە، بەڵام زۆر سوپرایزم بۆی کە پارتێکی کوردی خۆی بە کووردا ئەنێت و دژایەتی کورد دەکات. زۆر سپاس. سڵاو لە هەموو لایەک بەخێراتنی هەموو لایەک دەکەین وەکو ئەندامانی ڕخایی هەفتەی شوبات لێرە. دیارە ئێمە ئەمڕۆ لێرە وەکو ئەندامانی ڕخای هەفتەی شوبات بۆ مافەکانی مرۆڤ لە شاری گلاسگۆ هەستان بە یادکردنەوەی سەرهەڵدانی شیلازێ کە لە بەروایری 26/1/2019 لە چیاکانی نزیک شیلازێ چەندین گەنج بۆ دابینکردنی بژێوی ژیانیان چوونە چیاکانی شیلازێ و لەلایەن فڕۆکەکانی تورکیاوە کرانە ئامانج بە مەبەستی دابینکردنی بژێوی ژیانیان. هەلەو ڕۆژ ئەوەی کە ماوەی چەندین ساڵە لەلایەن فڕۆکەکانی تورکیاوە دەکرێنە ئامانج کە تا ئێستا بە سەدەها کەس شەهید بوون و بە سەدەها کەس کەمەندان بوون. لەو ڕۆژەدا هەستان دژی وڵاتی تورکیای تیرۆریست و بنکەکانی تورکیایان لە نزیک شیلازێ لە نزیک بنکەکانی تورکیا هەستان بە ڕاونانی سەدەکانی تورکیا و چەندین تانک و زرێپۆشیان تێکشکان و دواتر بەهۆی کاری هەمیشەییان پارتی دیموکراتی کوردستان هەستا بەکردکردنەوەی ئەو سەرهەڵدانە و هەر لەو ڕۆژەدا چەندین گەنجیان گرت و بە تۆمەتی بێبنەما لە زیندانە تا کەسەکان زیندانی کرد و وەکو کاری هەمیشەییان و ئێمە لێرە وەکو ئەندامانی ڕێخای هەفتەی شوبات ئیدانەی هەموو ئەو کردەوە تیرۆریستیان دەکەین کە ڕۆژانە لەلایەن وڵاتانی ئێرانی تیرۆریست و تورکیای تیرۆریست دەخرێتە سەر هەرێمی کوردستان و خەڵکی سیڤیل لێ شەهید دەکرێت و حکوومەتە کارتۆنەکەی خۆشمان وەکو کاری هەمیشەییان هەر هەڵدەستن بە ئیدانەکردنی ئەو کردەوە تیرۆریستیانە و هیچ تر ناڵێن. ئێمە لێرەوە پێیان دەڵێن ئێمە ئیدانەی ئەو کردەوە تیرۆریستیانە دەکەین و ئاگداریان دەکەینەوە کە گربنەوەی زیاترمان دەبێت و هەڵوێستی زیاترمان دەبێت دەربارەی ئەو ئیدانانەی دەربارەی ئەو کردەوە تیرۆریستیانە کە وڵاتانی تورکیا و ئێران دەیخەنە سەر هەرێمی کوردستان و هەر لەم ڕۆژەدا ئێمە بایکۆتی مامۆستایان زۆر بەرز دەنرخێنین کە تا ئێستا خۆراگریان وای کردووە بەردەوام لەسەر خۆپیشاندانەکان بۆ داواکردنی مافی ڕاوی حەقی خۆیان. دووبارە دەستان خۆش بێ بەخێر بن و وەکو ڕوونکردنەوەیەک we are here today just to clarify we are here like a 17th organization of February we are here just to let you know that day Turkey and Iran they bombed Kurdistan and they will kill the Kurdish people and the government our government they will not do anything against the Turkey and against the Iran. Thank you very much. دافمانەیە بۆ فشگیریکردنی مامۆسایان ئەگەر هەمومان بیڵێینەوە هاوکات لەگەڵ ئەوەی کە یادی شیلازێ بوو بۆ فشگیریکردنی خۆپیشاندانی مامۆسایان لە کوردستان بە تایبەت لە سلێمانی هەمومان بەیەکەوە بیڵێینەوە سوپاسان دەکەم. ئەم حکومەتە ڕووخاوە تەنیا بە کۆی لەماوە 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 ئەی حکومەتی حەواڵە مەسیرتان ئاش بەتاڵە ئەی حکومەتی حەواڵە مەسیرتان ئاش بەتاڵە حکومەتی دز و جەردە بێباکە لە پەروەردە حکومەتی دز و جەردە بێباکە لە پەروەردە ئەی حکومەتی حەواڵە مەسیرتان ئاش بەتاڵە ئەی حکومەتی حەواڵە مەسیرتان ئاش بەتاڵە حکومەتی پینە و بەڕۆ بەرۆکمان بەردە و بڕۆ حکومەتی پینە و بەڕۆ بەرۆکمان بەردە و بڕۆ حکومەتی قەیراناوی دەرنابید وەک مراوی حکومەتی قەیراناوی دەرنابی وەک مراوی